والله من هر أو سالني أو بريارم دايا أو تنصارك أو ئیشوکاری لە مێژینەمانە. کاک عەلی خۆشناو دەستی کردووە بەوەی هەموو ئێوارەیەکی مانگی پیرۆزی ڕەمەزان دەڕواتە لای یەکێک لەو ماڵانەی کە خانەوادەکەی تایدا خەڵکانێکی هەژارن و پێویستیان بە یارمەتیە. بەڵام کاک عەلی کە پێشنیارن کرد گوتم پێم خۆشە بڕۆین لەگەڵیان دانیشی، گوتی زۆر پێ خۆشە بێم لە ماڵیان لەگەڵیان دانیشم. وەختی خۆی لەوانەیە باوەڕ بکە دائما کە دەهاتی نۆمارێ بەلکەنان هەبوو لە ناو عەلاگەیان دادەنا، ینی لەوانەیە زۆر کەسیش ئەو شتەی دیتبی لەوانەیە پەلکەرانی یەک هەفتەم خواردی بەخوای لە ماری خۆم. ئیدی لە بیداتی ڕەمەزان و سەردانی ئەو ماڵانە ئەکەیت، جگە لەوەش ئیمکانیەتی خۆراک سەر لە خۆراکەکان تەوزیع ئەکەیت و بەرنامەن وایە هەموو کوردستان بەسەر بکەینەوە بە ئیزنی پاک پەروەردگار. بینەرانی پایتەخت میدیا لە هەر کوێیەکان سڵاوتان لێ بێت، وا دیارە لەگەڵ هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان یەکێک لە کەسایەتیە هەرە ناسراوەکانی هەرێمی کوردستان و هەولێری پایتەخت بە تایبەتی کاک عەلی خۆشناو دەستی کردووە بەوەی هەموو ئێوارەیەکی مانگی پیرۆزی ڕەمەزان دەڕواتە لای یەکێک لەو ماڵانەی کە خانەوادەکەی تایدا خەڵکانێکی هەژارن و پێویستیان بە یارمەتیە. والله من هەر ئەو ساڵنی ئەو بڕیارم دایا ئەوە چەند ساڵێکە ئەوە ئیشوکاری لە مێژینەمانە، بەڵام ئەو ساڵ بەڕاستی مامۆستا شەماڵ مامۆستایەکی خۆشەویستە لە لای من ئەو بڕیار ئەو پێشنیارەی لە بۆ من داناگوتی ئەگەر ئەو سال بێ پێکەوە خەڵکانێکی زۆر فەقیر هەیە و باشە پێکەوە سەردانیان بکەین و یعنی هەندێک کەم و کورتەکانیان پێداویستەکانیان لە بۆ پڕکەینەوە. هەمیش وەڵا زۆر پێم خۆش بەڕاستی چونکە لەوانەیە زۆر جار چوومە هەندێک باڵان پێویست نەبوو بیکە یارمەتیمان داوی خەڵکانەکەی زۆر پێویستترە، زۆر زیاتر پێویستە هاوکاری ئەوان بیت. وەڵا من نان خواردنەکی باش دەبین پێکەوە لەبەرەوەی بێدڵیان خۆشبینانیان لەگە دەخۆین، مەبلەغێک پارەیان دەدەمێ لەگەر ئەرزاقەکی باش، یعنی لەوانەیە بای مانگەک هەتا دوو مانجیشیان بکە ئینشاءالله. سەرتا بەخێر بێن ڕۆژ و تاعاتێ مولای قبول بێ ئینشاءالله. طبیعی کاک عەلی وەڵا خۆشەویستە زۆر لەکنەمە و هەموو یەک عەشیرەتین و ئینسان کە خێرێک بێ بیکە هەر لە نزیکەکانی خۆی دەبی بیدایە دەست پێ بکە و ئەهلی خێرە و سابقەیەکی باشی هەیە لە مەسەلەی خێرکردن و ئێمە دیتیتن لە پێشی ئەو بابەتان ساڵانی ڕابردووە تا بگرە لە سەردەمی کۆڕۆنا خێر و خێراتێکی گەلێک زۆری کرد و جێدەستی زۆر دیار بوو. جا هەم لەبەر نزیکایەتی و خەزمایەتی هەمیش لەبەرەوەی کە پیاوێکی خێرخوازە و جێی چاوی تێدا هەبوو کە کەسێکی سادەشە زۆر دەوڵەمەند هەیە. من لەو پێش ئیشم لەگەڵ کردینە و بەردەوام ئیشی خێرخوازیم هەرا هەبووە لەگەڵ دەوڵەمەندکە، بەس حەزیان لێ نەبوو بێنە ناو خەڵک، هەر ئیمکانەتەکانیان تەسمیل کردی و ئێمە گەیاندنە شوێنی خۆی. بەڵام کاک عەلی کە پێشنیارن کرد گوتم پێم خۆشە بڕۆین لەگەڵیان دانیشین، گوتی زۆر پێ خۆشە بێم لە ماڵیان لەگەڵیان دانیشم. ئیدی لە بیداتی ڕەمەزان و سەردانی ئەو ماڵانە ئەکەیت، جگە لەوەش ئیمکانیەتی خۆراک سەر لە خۆراکەکان تەوزیع ئەکەیت و بەرنامەن وایە هەموو کوردستان بەسەر بکەینەوە بە ئیزنی پاک پەروەردگار. والله لە هەر گەڕەچێک تیمێک کەسێک ئەنێرین بگەڕێ بزانێت چێ زۆر مستحقە ئیخبارەکە لۆ بینیتەوە تەسویرێکی ناوماڵن لۆ بکە، ئەگە بزانین زۆر مستحقە و جیرانەکان شاهدی فەقیری و عایلێدن ئێمە سەردانیانەکەی بەبێ فەرق و جیاوازی چێن یە کوردە عەرەبە تورکمانە ئاشوریە فەرق نییە، لای میمێ فەقیر بێت و مستحق بێت. والله ئینشاءالله ئەمە ڕابردووی خۆمان لە فکر ناچی چونکە ئەمە کوڕە هەژارین، ئەمە هەمومان هەر ئینسانێک دەبی بزانی ڕابردووی خۆی شانازی بە ڕابردووی خۆی وە بکە. من وەختی خۆی لەوانەیە باوەڕ بکە دائیمەن کە دەهاتی نۆمارێ بەلکەنان هەبوو لە ناو عەلاگەیان دادەنا، ینی لەوانەیە زۆر کەسیش ئەو شتەی دیتبی ئەو فەقیرەی دیتبی لەوانەیە پەلکەرانی یەک هەفتەم خواردی بەخوای لە ماری خۆم. ئەوزە هەژاری عیب نییە بەڕاستی ئینسان مهم ئەوەیە ڕابردووی خۆی لەبیر نەکات شانازی پێوە بکە. منیش
ئەو شتانم لە بەرچاوە بۆی هەموو کاتێک عەزمنێ لەگە خەڵکی فەقیر و هەژارم. ئەوەی جێبیستی بوون ئەم گوتەکانی عەلی خۆشناو، ئەم گوتەکانی مامۆستا بوو سەبارەت بەو کارە خێرخوازیانەی کە عەلی خۆشناو دەیکات. جێباسە کاک عەلی خۆشناو جگەلەوەی کەسایەتیەکی ناسراوی هەرێمی کوردستان و هەولێری پایتەخت و دەشتی هەریرە بە تایبەت سەرمایەدارێکی ناسراوی هەرێمی کوردستانیشە و هاوکات لە هەڵبژاردننی پێشوو یەکێک بوو لە بربژێرە سربەخۆکان بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان و ئێستا و بڕیاری داوە لە گەڵ هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان هەموو ئێوارەیەک فتار لە ماڵەکەی خۆیدا نەکاتەوە، بەڵکو بەم شێوەیە بڕوات بۆ یەکێک لەو ماڵانەی لای ئەو خانەوادانەی کە بەڕاستی پێویستیان بە هاوکاری و یارمەتیە و ئێوارانی ڕەمەزان و فتار لەگەڵ ئەوان بکاتەوە. وەک هەمیشە لە بوونی هەر زانیاریەکی تر چاوتان لەسەر پلاتفۆرمەکانی پایتەخت میدیا بێت.